بەڵێ سڵاوتان لەبێ بینێرانی ئاژانسی ڕۆژ بەڵێ هەروەکو دەبینی کە ئەم ساڵ لەگەڵاتی وەرزی گەرمایە کێشەیەکەم ئاوی لە هەولێر سەری هەڵداوە بە تایبەتی لە ماوەی ئەم دو هەفتەی ڕابردوودا کە کێشەی بێ ئاوی تەواوی هەولێر گرتووەکە لە سەروی سەتان شێستی هەولێری گرتوتەوە ئێستا خەڵک شەقامی 100 مەتریان گرتووە ئەگەر بۆم باسکە کێشتان چییە بۆچی گربنێتەوە برای بەڕێزم ئەگەر کێشم نەبانە دات مەستەرجادەی لۆ دێ مەستەرجادی کاکە لۆ دێم لۆ بەخۆ بە مارم دارۆ دێ مەستەرجادی ئاوت نەبی کارەبار نەبی نانت نەبی ئیشت نەبی والداتت نەبی لۆ چ بێ مەستەرجادەی لۆ دێ ژنی مەسئول مارم داریان دێنە سەرجادەی ڕۆژێک دیدیت مداری مەسئولەکان بێنە سەرجادی خۆ پیشاندانی بکەن دەورە ئەو دەورە بۆ ملەتێ برێ ڕۆژێکی کەس هاتە سەرجادەی پارێزگار دێتەکەم دێ هاتی سەرجادەی کاک ئەوە پارەی مولیدی هاتی و جارە 30,000 هاتێ ئای پارەی ئایم لۆ هاتەوە 500,000 لۆ هاتێ دێڵە بزانم دەبا پارێزگا بیتم بزانم چم لۆ دەکاتن دێڵە هەر ئازانە بە سیاری ئاخر مۆدی 20 پەرلەمان 18 سەعات دادەنیشی خوشکە ڕێوازخان بە کراسکوی ئاخر مۆدی بەس دادەنیشی قسەی دەکە یعنی چی لە بۆ من کردیا چی لە بۆ ملەتەیان کردێ دێوەرە لە نەخۆشی کۆڕۆنای ئەو هەموو دەردەسەریا نە ئەرزاقەکە نە وەزعەکە نە ژیانەکە کوورەکاکە بەسەر تاکەینی ئەو ملەتە لۆها خۆی کردێ برای بەڕێزم کوورەکاکە و دوو مانگە بێ ئاوین برای بەڕێزم تو هەموو سارە وەزعمان هەیە و دوو مانگەمە بێ ئاوی بزان مارم داری خوان داوێنەوە دەبا مەسئولێک بێ با یەک ڕۆژ ئاویان لەسەر ببڕێنی بزانم دە بخۆیان بزانەوە ئاوی دەخۆنەوە هەم ئاویان لە دەوڵەتان و برای بەرەخۆ ئاوی ناخۆنەوە یعنی حکومەت ناتوانی بەنداوی چاکاتنی ئیشتێکی بکە 30 سارەی چی کردیا هەر دەخیلەی کردا کابرا لە ماری خۆ ئێستا ئیشێکی چاچی دەکرد کوورەکاکە داوامە بەس دەخوا لەدایە لە پەیوەندیار ناکەین ئەمە ئەو حەقی خۆمان دەینە خوای خواشکەیفی خۆتی پەیوەندیار سەبعاری چێ ئەویش چی مەحەبدە ئەم دا لە خوای دەکەم دا لە پەیوەندیار ناکەم ئەجە خواشکەیفی خۆتی تەسمیلی خوای دەکەین بەڵێ هەروەکو دەبینن ئەوە گلەی و ناڕازی بەشێک لە گەڕەکی سەیداوەی هەولێرە ماماگەر بێمە لای تۆ بۆم باسکە کێشتان چێ لەبەر چی گربوونەتەوە وڵای کاکە کێشەی کە ماویمان هەیە ماوەی 20 ڕۆژێک دەبێت نە ئاو دێت کورە نە کارەبا هەیە نە ژیان هەیە یعنی تۆ بە تەمای بەحساب درێ هەولێر دووبەیە و دەست نەخۆشی فەڕەنسایە و بۆ حارەی بێ حارما خۆش دەبێت دووتان کەرینەوەی نوێ دێ سێتان کەری بارزانی دێ خوا ئەگەدار هەمووی پەڕەموچە یعنی نەکەلچی خواردنەوەی نەکەلچی ژیانە یعنی ئەو حارە وها بڕوا ناسە سەری بەڕاست حتما دەرێ کەس ئاگای لە جیفانی کەس نییە کەس ئاگای لە خۆی نییە یعنی لەبەر خۆیان ئاگیان لە ئێمە نەماوە نازانن مەسەلەی کەم ئاوی چییە کارەبایی چییە ئەوان نازان وشتان چییە بەڵام خەڵکیش وەکو باداوەی هەژار نشینە فەقیرە تێدەگەی هەموو کەم و کوڕیەکان باوەڕ بکە لێرە خڕبۆتەوە کەسیش بەلای دانایە هەتا ئەو خەڵکە ئەگەر کابرا ئاوی نەبێتە سەوزاری ساعت 12 نیورانێ وەکو مندارە مەسئولەکان دەچێت لەبەر سبلیتەکەی لی دادەنیش بەڵام بەداخەوە بۆ دەسەڵاتێکی ئەوە سپاس بەڵێ ئەو هەروەکو دەبین ئەوە ناڕازی بەشێک لە وڵاتیان گەڕەکی سەیداوە باداوانی هەولێرە کە ئەمڕۆ شەقامی 100 مەتری هەولێریان گرتووە ئەوان داوای ئەوە دەکەن کە ئاو نیە ماوەی دوو مانگە بێ ئاون لێرەدا لە گردنەوەکەدا ئافرەتانیش بەشێکی سەرەکینە لەم گردبوونەوەدا کە داوای ئاو واسمە ئەم خاتن بۆم باسکە بۆچی گربوونەتەوە داوەتان چییە ئەومان یە کاکە چەند ڕۆژە بێ ئاوی ئەو خەڵکە من لەمەیانێکی بێ نەخۆشمانێ وەڵڵا باش ئاوی چۆن پەیدا دەکەنەوە وەڵا ئاوی لە مارە بەجیکان دەین و بە تۆپان لە مارە ئاوی دەین ئاو نییە و بخۆینەوە شیمانێ بخۆینە ناخۆین هیچ نییە تو بووم باسکە بۆ دووبەی دەسەڵاتی داوا چی دەکەدەی داوای ئاوەکەم کوڕەمەردی نەتینا خمتانە تێنا سویتان لە گەرمان لە زۆرێ سەهەتا سمێنە مە لە دیقە ئاوەکەی ئەوها نابێ ئەو حکومەتاتی کو ئەوها دەبێ دەبێ حکومەت دەبێ بەژێنێ ئەدی بینێکە دای دەنگدانەکە بە چ دای دەنگدانەکە ئەو نەتوانێت بژێنێت بە چ دای دەنگدانەکە ها باشە لەکەیەوە بێ ئاونەوە دایە لە پێش جێژنەوە بێ ئاوی لە پێش جێژنەوە الله هذا لەرزم الله باشە تۆ بۆ تەمەنەوە هاتووی تێرە دەتێت تاکەی بەردەوام بی لەم گردبوونەوەیە حتى وعدێکمان پێ نەدەن لێرە جێ نایێنم دەبێ وعدمان پێدەن ئەو جایە جێ لێنم دەبێ لێرە بکەوت بەڵێ هەروەکو لە دیمەنەکان دەبینین مناڵ و ئافرەتان و پیاوان و گەنجان پێکەوە تێکرا هاتوونەتە سەر شەقامی 100 مەتری هەولێر لێرەدا گربوونەتەوە داوای
ئاو دەکەن کەوان خۆیان بازەکەن ماوەی 2 مانگە زیاتر لە 2 مانگە گەڕێکی سەیداوان باداوام بگرە تێکرای گەڕەکانی تری شاری بکات پێک دێت لە 160 هەولێر بێ ئاون لێرەدا هەروەکو دیارەکە ئافرەتانی بەتەمەنیش ئافرەتان کە خۆیان باز لە نامەتەکان دەکەن دەڵێن ئێمە نەخۆشمان هەیە لە ماڵ ناتوانین بێ ئاو ئێمە مردین لە گەرمان بەم گەرمایە ناتوانین بە بێ ئاو ژیان بکەین واروها باسی ئەوەش دەکەن دەڵێ لایانی پەیوەندیدار بێخەمە لە ئاست ئەو داواکاریانەی خەڵک دەکە خەڵک مافە سەرەتاییەکان داوا دەکات حکوومەت نەیتانووە دابنی بکات وەکو ئاو کارەبا و خزمەت گوزاریەکانی تری بۆ هاوڵاتیان کوڕۆ جوان تۆ باسکە بۆچی هاتی تێرە لە بەهایاتی نیرە دە ڕۆژە خۆمانە شکارە جەکەمان لەبەرە هیچ بکەین ئاوێ نە کارەبا هەیە بە دوازدەنی ڕوانی هاتینێرەکانە ئاخواچنانی بخۆین هاتینێرەکانە قسەی دەکەن بەڵێ هەروەکو باسم کردیش منداڵانیش بەدارن دەڵێن ئێمە ماوەی دە ڕۆژە خۆمان نەشۆردووە ینی ئاومان بەردەستە نەکردو بۆی کە ماوە پێشووتریش بەڕێبەراتی ئاوەڕۆی هەولێر ڕایگەیاندوو بکە بەهۆی لێڵبوون و پیسبوونی ئاوی ئیفرازی 1 و 2 کە سەرچاوەی ئاوی هەولێر پێک دێنێتن ئاوەکە گیراوەتە واروە بۆم باسکە کێشتان چییە زۆر باش وەکو باز دەکەن دەڵێن ئاوەکە نایەتن دایم بەرپرسانی شاری هەولێر پێشتریش پارێزگای هەولێر ڕایگەیاندوو بکە بە ماوەیەکی کووردا چارەسەری کێشەکەم ئاوی دەکەن هەروە پارێزگای پێشتر ئاماژەی بەوەش کردبوو کە لە پارێزگای ژوورێکمان پێگەیاندراوە بۆ چارەسەرکرد هەر کێشەیەکی بوونی کەماوی یاخود لە بیرەکاندا نەبوونی کارەبا لە بیرەکاندا چارەسەری کێشەی کەماوی بکەن بە هاوڵاتیان مامە بۆم باسکە مامە جان بۆم باسکە بۆچی هاتوو تێرە بەڵێ هەروەکو دیارە لە دیمەنەکاندا ماوەی کاتژمێرێکە هاوڵاتیان شەقامی 100 مەتریان گرتووە لێرە لە هێزەکانی ئەمنی هێزی ئەمنیشی لێرە لێ بۆ ئەوەی لە سەر شەقامەکەدان و هاوڵاتیان دەڵێن ئێمە بەردەوام دەبین لەو گورت بوونەوەیە تاوەکو داواکاریەکەمان جێبەجێ دەکەن و داخوازیەکەمان بێنێتیکە ئەوە ماوەی چەندین ڕۆژە یاخود چەندین هەفتەیە ئێمە بێ ئاوین بەتایبەت لەم گەرمای هاویندەکە ناتوانانی باو هەروە باسی ئەوەش دەکەن کە دەڵێن ئاو دەکڕین بەڵام ئاوکەش گران بۆ لە کاتێکە کە بەرمیل دەبۆ 15,000 دینارە من باسم لای خاتون بۆم باسکە بۆچی هاتوویە تێرە داواتان چییە؟ بەڵێ هەروەکو دیارە لە دیمێنەکاندا ژمارەیەکی زۆر هاوڵاتیان لێرەدا ئامادەنە کە بۆ ئەوەی داوای مافە سەرەتاییەکانی ئەم کەن وەکو ئاو بە تایبەتی کە ئەماوەی لەگەڵ هاتنی وەرزی گەرمای هاوڵاتیانی هەولێر بەدەستکەم ئاویدا دەناڵێنن بە تایبەتی لەم 2 هەفتەی ڕابردوودا هەروەکو دیارە لە دیمێنەکاندا مامە بۆم باسکە کێشتان چییە؟ والله برامەوە کێشەما کێشەی ئاو بەس بەرام مەعال ئەسەب لە بۆ خەرشی هەولێرێ ئێستا مەهاتنە بۆ داواکاری لە سەجادا پارتی چوە ئێستا کە جەماعەتی ڕێکخراوینە جەماعەتی ناوچەینە ئاسایشینە لێرە خەرشتی دەکەن و بە پێشەشەکان تێهێر دەدەن یعنی نەوێری داوای مافەکانی خۆشت بکەی بەڕاستیانی دیکتاتۆری کو لە پاژیان کو ئەمە سەدامە پێ دیکتاتۆر بوو بەس مەعال ئەسەب ئەمە شاهدە بەو دەینین یعنی نەوێری داوای مافەکانی خۆت بکەی لێرە ئەمن ئەوەندە دەرم زیاترم ێسەلانێ زیاتر بملانێ کێشەمان لۆ دروستکەن ئێستا و خەرکە دامات خۆی دەکات تیوی دەکەن و بە دوشێک دەرنەوە لۆسی خوڕاتی کوڕکاکە کابرا چوەچی من دیارە بێ ئاوم لێم هیچی وەلەتان لێ هات بە سەجادی داوای مافی خۆم بکەم نەوێری داوای مافی خۆشت بکەی لە سەجادا تیوی دەکەن و بە پێشەشەکە گرگ دەرێنە شوردەکاکەوانە هەموو ئاساشن دەرنە ئەوە نەفەری لایدەنە نەخر نەفەری لایدەنینە ئەجە بەڕاستی لۆ ئێستا چەند بکەس من لێ گوت کاکە بکشێنەوە دەیکەنە قالبی عیزباتی ئەم ئێستا داوای مافی خۆم دەکەن دەرنە ئەتویەشێتی ئەوە داوای مافی خۆ دەکەن دەرنەوە گۆڕانە کورە برام با ئەوم هەبێ ئەمە چیشمە یعنی لە عیزباتی زۆر باشەواتە حاڵەتی وابوو هێزانیەکان بەهێز ئێوە لا بدرێن لێرە
ئەوان قسە ناکەن بەس ئاسایش لێ بەجرچی مەدەنی جەماعەتی ڕێکخراوی لێ بەجرچی مەدەن جەماعەتی ناوچات ناوە تامی وا لەولانە نەفەری تیو دەکەن ئێستاکە منێک دوو برادرمە تیان کتە بە دەبازەکتی ئارانە دامافی خۆی کردێ لێیاندا یعنی ئەوە چییە دەلێ بگەڕبا خەرک ئازادەکەی خۆگربا ناڕەزای خۆی دەربڕی بەڵێ هەروەکو دەبین لێرەدا خەڵکەکە باسیەوە دەکەن دەڵن ئێمە ناڕازینە هەروە باسیەوە دەکەن دەڵن هێزە ئەمنیەکان بەشێکیان لە هێزەکانی ئەمنی لێرەدان بەدلی مەدەنیوە هەوڵدن بەڵاوە بە خەڵکەکە بکەنەوە باسیەوەشکە دەڵێن دەکەنە ئەم گردبوون دەکەنە قاڵبی حەزبیدا لە کاتێکدا ئەمە تەنها داواکاری مافە سەرەتایەکانی خەڵکە لێرەدا کە داوای ئاو دەکەن دەڵێن دەخەنە لایەنی حەزبیەوە بۆیە کەمێک هەوڵدەن بەڵاو بە خۆپیشاندانەکە بکرێتن.